یارانە کوردەوار وەختتان وەخێر. ئێمە ئەمڕۆ دوو دیبەیتمان ئەبێت. یەکێکیان دادگاه ئومەتە کوردیە کە من مەسائلێک مەترەحەکەم، و یەکێکی تریان بە زمانی یەدیشە فارسیە کە تعریفێک لە جەهانە کوردی ئەەکەمەوە بۆ خاتریەوەی کە مابەقێ خەڵکەم ئومەتە کوردیە بزانن کە جەهانە کوردی بە چه سوورەتێکە و ئەم شۆڕشە چۆن ئەچێتە بەرەوە. لە چوارچەوە و ڕاستاوی دادگاه ئومەتە کوردیە، هەرەو جۆرەی کە ڕاپەڕینە کوردەوارە سربەخۆ ئەم مەطلبە و ئەم کەیسەی پەیگیری کرد بۆ خاتری ئەوەی کە لە دەوران اتفاقە ئومەتە کوردی بتوانێت دادگاکانە خۆی تەشکیل بدات. با بزانن هەموو ئومەتێ لە کاتە هەستانەوەی خۆیان مؤسساتە خۆی دروست ئەکات، و هەموو ئومەتێ بەرەبەرە لە ئەحیاکردنەوەی خۆی مەسائل لە دەسە داگیرکەران و لە دەسە ئێژغاڵکەران دەرتێرێت. دادگاکانە دەورانە اتفاقە ڕاپەڕینە کوردەوارە سربەخۆ سەرەتایی دروستبوونە نەهاد و مؤسساتە مەردمیە ئومەتە کوردیە. لەم چوارچێوە ڕاپەڕینە کوردەوارە سربەخۆ ڕوو لە ئەفکارە عمومی بە مخاتب قەراردانە حیزبە پاک سەبارەت بە کەیسە سامانە جەرجیس، حیزبە پاک مەسئولانە و بەرپرسانە و شەخصە ئاغای حوسێنە یەزدان پەناه طبق گفتەیە خۆیان لە ڕاستای تەنویرە ئەفکارە عمومی بەرمەڵابوونە زیاترە حەقیقەت تەیە بەرقەرارکردنە تەماسێکە و ئیعلامە هاوکاری تا هەر ڕادەیەک بۆ مشەخصبوونە حەقیقەت مەسئولیەتە خۆیان نسبەت بە مەردم و نسبەت بە ئەفکارە عمومی بە تەواوەتی جێبەجێ کرد و مەسئولانە بەرخوردیان کرد سەبارەت بەم مۆزوعە. ئیشان ئاماژیان بەوە کرد کە لە ڕێزە مەتاڵب ئاگادار نین وەکو بەرپرسە حیزبە پارتە ئازادی، ئەمما ئەتوانن تەعقیبە مەسائل بکەن. ئاشناییان نەبووگە لەگەڵ ئاغای سامانە بێحفەر و موفق بە دیدارەتەکیان نەبووگەن، و وتی کە من ناتوانم پشتڕاستی بکەمەوە کە ئەندامە ئێمە بووگەن یانە، بەڵام ئەپرسم و خەبەرتان ئەەکەمەوە. و پرسیاری کرد و مشخص بوو کە ئاغای سامانە بێحفەر کارتە عوزویەت حیزبە پاکی بووگە و بە پشتگیریە پاک لە شارە هەولێرە ماگەسۆ و لە هەرێمە کوردستانە. ئیشان ئاماژیان بەوە کرد کە ئەمانە عادەتیان نییە بە هەر کەسێکیش کە ئەندامەتیەدەن بیوەنە ناوە سفوفە نیرویە مسلحە خۆیان، و معمولەن کۆمەکە کەسانێکەکەن کە بێجێگە و بێڕێگان تاوی کە تەکلیفیان مشەخەسەوێتەوە نەوە پشگیریەکان ئەکەن کە لە ڕێگەی قانونیەوە بتوانن بمێنێنەوە ئاغای بەحفەڕیشێکێک لەوانە بووگە. دەرنەتیجە ئەو ئنسجامەی کە بەسەرە نیروەکانە خۆیان هەسیان بەسرە ئەو نەیان بووگەوە، ئیشان ئازاد بووبن لە شارە هەولێرە بۆ خۆیان بگەڕێن. پشتڕاستی کردەوە کە ئەسلحە لە لایانی ئەوانەوە نەدەریاگە بە ئاغای بێحفەر. چەند و چۆنە زەندگیە خصوصی و ئەرتباتاتی بەوان ڕەبتی نییەوە، ئەوان خەبەردار نیەن، ئەوان تا حدودێک لە بازەیەکی سێمانگا لێ کۆڵمۆ بزانن کەسێک کە تێ داوای پشگیریەکە چۆن شخصێکە. ئەگەر اطلاعاتێکیان دەستکەوێ خۆفە بەها، گەریش دەست نەکەوێت، مادام کە شکایەتێکی لەسەر نەبێت، ئەوان ئەو پشتگیریە ئیدامە ئەدەن. پاشان کەسێکی لە حیزبە پاک مەئمور کرد کە بڕێک دەیتا کە ئەوان ئاگایان لێیە بەدەستی ئێمە بگەن. نیشان وتی کە ئەم جنازەی ئاغای بێحفەرە لە شارە هەولێر ماگەسەوە و گویا خانەوادەکەی نیان بردگەسەوە و خۆیان نەکردگە بە ساحێوی. ئەو کەسەی حیزبە پاک وتی کە لەگەڵ باوکی سامانە بێحفەڕا تەماسیان گرتگەوە، باوکی سامانی بێحفەر وت کێسی کە
من هەر پێم وانە بووگە کوڕەکەم وا لە هەولێرە پێم وا بووگە وا لە ئەسفهان. ئەلبەتە خەبەرهایەکی تر ئێژێت کە ئەم ئاغا زاهرەن باوکیشی نییە و لە جریانە زلزلەکە باوکی مردگە دایکیشی نییە. کەس نازانێ بەلاخەرە ئەم ئەخبارە زەد و نەقیزە کە تێت حەقیقەتەکەی وا لەکوێ. خلاصەیە داستان ئەمەی کە حزب پاک تا یەک مەقتەعێ ئەتوانێت مەسائلێک ڕۆشن بکاتەوە و لە مەقاتع بەعدیە هیچ چێکی نییە و هیچ دەیتایەکی پێ نییە و لە دەستە ئەوانە و مؤسسات کارە خۆیان ئەکەن، یعنی کارە پۆلیسە و دادگاه قەزایە حکوومەتە هەرێم. ئەمانە وتیان کە ئێمە بۆ خاتری ئەوەی کە ئەم جنازە لەسەر زەمین نەمێنێت و بارسوورەتی احترامێکی لێ بگیرێت و ئەم کوڕایی سری پەیوەندی و ڕفاقەتی لەگەڵە نیروەکانە پاک بووگە، ئەمان وە وەزیفەی خۆیان زانیگەوە هاوردیگیانە دەفنیان کردگە. لەم ڕاستە ئاغایە ڕێباز لە ئەندامانە پاک یەکسری دەکۆمنتی بۆ ئێمە هەنەر ئەوەی کە ئێمە وتو بوومان کە خەبەرە مەرگە سامانە جەرجیس هیچ خەبەرگوزاریشی ڕەسمی ئیعلامی نەکردگە و حکوومەتە هەرێم بە سوورەتە ڕەسمی بە شەفافیەت لەگەڵ ئەفکارە عمومی بەرخوردی نەکردگە. یەکسری عکسە خەبەرگوزاری هایە مختلفی بۆم هەنارد، من جۆملە مەسەڵەن ئەم خەبەرگوزاریەی ڕووداو من ئەمە بەڕەسی کرد، ئەمە 5 ڕۆژ یا 6 ڕۆژ دوای مەرگە سامانە جرجیس ڕوودا و بە تیترێکی ئاوا کاملەن سەتحی دوای 2 دادگاهە ئومەتە کوردی خەبەرێکی هەروە فڕەداگە بە گفتەیە پۆلیسە بنکەیە کە سەر بە و منتەقە بووگە. یعنی یەکسری پۆخڵەوات و ژڵەژیاگی لەم کەیسە و لەم سناریۆ مەوجودە. ئەمە ئەنچێکە لە هاوکاریە پاکتەکە ئەم مەطلبە دەرکەوت یەک عکس لە جنازەیە ئاغایە سامانە بەحفەر. من نازانم مخابرەکردنم عکسە لە فەزایە مەجازی دروست بێت یانە، بەڵام ئەو عکسە لە لای ئێمە مەوجودە. من ئەتوانم دەستێ بەسەر عکسەکە بگرم هەرەوەندە کە باعثە نیگەرانیە مردمیش نەوێت نیشانێکی بدەم کە ئەم عکسە بەدەست من گەیگەوە، من ئەم عکسەم دیگە، ئەمما ئەم عکسە داستانی هالە پشتۆ. باشە من عکسێکی ئاوام هەست کە بۆ منیان هەناردگە. لەگرا سوالان پێشووتر هەنووز بە قووەتە خۆیان باقین، ئەم عکسە کافی نییە، چون ئەم عکسە پرسیارە بسیاری واتیە و ئەو کەسەی حزب پاک شمارە تەلەفۆنە کەسێکی داگە بە ناوە ڕایت سامان کە گویا بەرپرسە بنکەیە پۆلیسە و منتەقەسە بە قەوڵە خۆیان سیمەتری کە ئەم ئاغا خۆدکۆشی تیا کردگە. ظاهرەن گردەکوونێ بووگەسە ناوە شەقیقەیە ماغا لە تەرەفت دەسەر ڕاستەوە. جنازەکە نەشۆریاگە با لە ناوی کیسەی جنازەیەکی چەرمگا. معلوم نییە مەکسە کێگرتگێسی، ئەم عکسە معلومە عکسە حرفەیە پۆلیس نییە، عکسە کامەرایەکی قەیرە حرفەیە. عکس لە خروجە گلولە نەگیریاگە، یعنی گولەکە لەم بەریا لەو بەری. ئەمەی کەم ئاغا زاهرەن مردگە ئەم جنازە وایژێت. بازم کەماکان ئێمە عکسە کەفن و دەفرمان نییە. ئاغای یەزدان پەنا فەرمایشی کرد ئەگەر تا ئەو ڕادە پێش بڕوا ئێمە حکمە شەرعیەکەیش یەگرین و ئەگەر قەراروێن نەفشە قەبری شەکەین بۆ تەنویر ئەفکار عمومی بوێنن کە ئەم جنازە لەوێ هەست و لە ناو ئەو قەبرە جنازە مەوجودە. و من مەشەیان مە گوزارش بکردایە بە ساحەتە خەڵک و ئەم ئومەتەی خۆمان.
ئەمچێ کە لەگرا تا ئەم دقیقە ئێمە ئەتوانین دانی پێ بنین ئەمەسە کە فعلەن بەرئەساسە ئەم ئەکسە و بەرئەساس ئەم شمارە تەلەفۆنە کە لێرە هەست و من تەماسم نەگرتگەوە یارانە ڕاپەڕێنیشتیان گرتگە بۆ خاترەوە ئێمە خەریکی تاقیقاتێکی تر بووین ظاهرەن جنازەی موجودة وموجود بووگە یعنی بالاخرە شخص لە مەفقود الأثەری دەرهات و جنازەیەکی هەست ئەو جار پرسیارەکانت هەر مەترە حەوێت یەک ئەوەی کە ئەماغا ئەسڵەن خەڵک ئیشێ بزانێت ڕاست دەست بووگە یا چەپ دەست بووگە وە کەسێک بتوانێت ئەمە بە بەڵگە بسەلمێنێت کەم کوڕە چەپ دەسە یا ڕاست دەسە ئەمە مەسەلەیە وە دوو ئەمە ئاغا لە کوێی ماشینەکە دانیشتگە تماشاکەن ئەمەی کە من یەک عکسم دەستکەوت کە دوایەوەی کە بالاخرە حیزب پاک بەرپرسانە عملی کرد سەبارەت بەم مۆزوعەوە ارتباتی گرتووە مەدارک و شەواهدە خۆی ئێرائەدا و شەخص ئاغایە یەزدان پەناه مەسئولانە و بەرپرسانە بەرخوردی کرد بە مەوزوعە بەڵام مەسائلێکی ئەدیدە لەگرا بەجێ ئەمێنێت کە هەنووز جواب نەدریاگنەوە دعاکەن فیلمێ موجودە ئەم فیلمە بڵاو ناکەنەوە فرێک لە ئێوە ئەزانن کەسانێک کەمپینیان ئەگێڕا کە من خۆم ساحەوە خۆ من باوکم چ کارەست دایکم چ کارەست ئیستەیەشی ئەمانە بێن بێژن حکوومەتە حەلیم بۆچی ئەم فیلمە بە بەهانەی ئەوەی کە قەومە دەسە ئەووەڵی نایەت ناداتە دەرەوە ئەمانە فیلمە لە دەزیکردن و تەقەیە ناو و شارمان ئێمە بارهایە بار دیگە بڵاویان کردگەسەوە دووربینهای مەداربەستەوە CCTV بارها ئێمە دیگمانە هەر اتفاقی لە هەولێر و لە سلێمانی کەوتکەمانە بڵاویان کردگەسەوە سەرەکەی سەسامانە جەرجیست بۆ بڵاوی ناکەنەوە کەس نازانێت چون تۆ ئێشە بزانێ ئاغا لە کوێ دانیشتگە ئەم ئاغا لە کوێ ئەم ماشینە دانیشتگە تەقەکەی ڕوو بە کوێ کردگە شەقامە سیمەتری شلوغترین شەقامە شارە شلوغترین شەقامە شارە نزیکە قەڵای هەولێرە خەڵکە ئێمە گشتی مۆبایلی واوە دەسەوە تاکسیە لە ناوە شارە ئاگرەگرێ 100 نەفەر فیلمی لێگرێ بۆ یەک نەفەر لە خودکوشیم ئاغا جنازەیە کەوت کە ئەسڵ حەواوە ناوی دەسیوە ئەگەر وابێ فیلمی نەگەرکەوەم فیلمە نەهاتە ناوە سۆشیال میدیا بە دەیان فیلمە ئاوا ئێوە توانن پیا بکەن کە خەڵک گرتوێتی چۆنە لەسەرم قەزیە هیچ کەسم فیلمی نەگرتووە وام فیلمەی لە دەست نییە ئەمما شتێکی تر ئەویش ئەمەسە زاهرن لە داستانە ئاغای سامانە جێژجیسا و ئەوەی کە بالاخرە ئاغای سامانە جێژجیسە 18 مانگە 6 مانگە کە لە حکوومەتە هەرێم بووگە یەکسری کارکردی بووگە بۆم دۆست و ڕەفیقانەی کە حوزوریان نەبوو فقط یەک نەفەریانەویش نعیمە نەجەفیە کە مخابرە کنەندەی خەبەرە خودکوشیە ئاغا بوو و مەستەرە ئەم خەبەرە بوو و ئەوەی کە تۆ بینیت ڕووداویش 5 ڕۆژ دوای مەرگ 12 اتفاق کەوت کە ڕوودا و 18 مخابرەیەەکە و تا ئەو دقیقە فقط ئاغای نعیمە نەجەفی تۆ بینی هیچ کام لە ڕەفیقەکانی تری کە مدەتە ئەو لەگەڵیانە بووگە حتا لە تەشی جنازەکە حوزوریان نییە خب لەگرا مەسەلەیەکی تر ئەوەسە تەمامەوانەی کە خۆیان بە دۆستم ئاغایە بەحفە ڕەزانیگە ئەمە نازانین نەماغا باوکی هەست دایکی هەست کەس و کاری هەست چه کارەست چۆن و گەکە هیچ کەسی سۆراغە ماغا ناگرێ چۆن و گە ماغا بەگراگەییگە ئەم ئاغا چەندها نەفەرەی ناسن کێها کۆمەکیان بەم ئاغا کردگە کە ماغا بێتە دەرەوە و یارمەتی ماڵیان داگە بزانن تەمامە ئەوانەتانە کە ئەم کوڕە بە ڕفێقتان وگە و گەرەکتان وگە کۆمەکیکەن یەکێک لە کارهایە کە ئێوەتان توانی بکەن ئەوە بوو کە مشخصی بکەن کە هاتان چه مقدار کۆمەکە ماغاتانە کردگە چون ئەو جار ئیمکانی هەست بازنەیەک لە خەڵکێکی فرە 500-600 نەفەر یارمەتیەم ئاغایانە داوێت وەمانە خەوەریان لە یەکتری نەوێت ئێوە زانن مەعمولەن جەریانە وەرشکستی دیاکانە ناوە بازاڕوا اتفاقەکەوێ کاورایە ساڵهایەک پولی قەرز کردەوە خەڵک نازانێ و ئەیدامەدا سووی ئەمە داتە دەمە ئەو سووی ئەو ئەداتە دەمە ئەو تا بالئەخرە تەڵەبکاران لە یەکتری ئاشکارەون لە پڕێک ئازان نەماغە 100 نەفەر تەڵەبکاری هەست ئەم مدەتە پشتەهمەندازی کردگە لەم گرتگێسی داگێسی ئەو لەو گرتگێسی داگێسی ئەو
لەزا ئێوە ئێشە مشخەسی بکەن کە ئەم ئاغا کێها کۆمەکیان کردگە، چون ئەم ئاغا فایلی سەوتی بووگە بۆ کەسێک هەنات کێسی وت کێسی منەوە مەبلەغەی کە پێویستم بووگە دروستم کردەوە ئیشەڵا وەختم بێ پوڵیان بدەمەوە ئەم ئاغا پوڵی بووگە امکاناتی بووگە دلیلێکی نەوگە کە خۆی بکوژێت لە پەس پەردەیە عشقێکی شکست خۆردە کە گویا گشتی ئاماژە بەوەیە کات کەم ئاغا دوای اختلافە خانەوادەگیە کە تەکە خانەمە گوڵاڵەکەمان گەرا پەیدای کردگە ئەو شەوەکە ئیشان بەجێهێش کە ڕۆژە بعدی ئەم خۆی کوشتگە ئەمە یە سناریۆیەکی عشقی بە قۆڵە قاتبە وتی یەک شایعەیەکی عشقی خەنە پشتە تەرەف اتفاقن لە فەزای ئێمە و لەم کوردەوارە نابود کریاگە و لەم سەرزەمینە ئێمە مەتروبیەت تێرێ بۆ خانەمە گوڵاڵەی کەمانگەرەوێت و تەبلیغ بۆی ژنێ 40 ساڵە کوڕێکی متەوەلدە 68 یەک ڕۆژ دوای ئەو خۆی بۆ ئەم کوشتەگەمە خەندەدارە ئەم سناریۆ خەیری خەندەدارە و بۆ ئەو خانەمە مەرغوبیەتی شتێرێ لذا ئەگەر مشخص بکرێت چەند نەفەر چەنێ یارمەتی دریاگە و لەم وەسەتە چە مەبلەغێک پوڵ لە دەسە ئەمانە بووگە بزانن هەرمانەی کە ڕفیق ئەماغای بێفەر بووبنە ئێمە مناڵە کرماشانی سەوابە قامانە وا لە دەستمانە بڕێکیان لە کرماشانە مەواد فرۆش بووگەن ئەم فعالینە جامعی مەدەنیەوانە هەولێرە ئێمە ئاماریان تر بوومان و ئەمانە ئەستعدادیان هەست کە بۆ پوڵ هەر کارێ بکەن لەزا وەزیفەیە سەرشانە ئەوانەسە کە وانە دەرەوە بۆ خۆیان بە ڕفیقم کوڕەزانیگە لە هەر منبەیە کە خۆیان نتوانین یەکێکیان یا هەر منبع و مەرجعێ کە پێیان دروسە اطلاعێک بگرن لەوەی کە بزانن ئەمانە چە میزان یارمەتیە ماڵیان بۆم کوڕە هەناردگەن مثلەن ئەمانەمکانی هەست بۆ 2000 نەفەر زەنگیان داوێ و توێتیان کە ماغا احتیاجوە 20,000 دلار هەست بەڵام ئێوە نازانن کە کابرا گەلێکی وگە 20,000 دلار مەسەڵەن جەم کە بەڵام چەندێکی جەم کردگەن ئەو ارتباتی مەسەڵەن ئەگەر تەکە 2000 نەفەراگرت توێمکانی هە 100,000 دلاری جەم کردوێت 500 لەم 1000 لەو 200 لەم و ئەم مەبلەغە توانێت مەبلەغێکی چاشمگیر و یەکە وەسوەسەیە کوشتن و جەنایەتیشی تیاوێ و 1001 بەرنامەیە تر خانەمە گوڵاڵەکەمانگەر متەلەعە ئەم پەروەندەسە و ئەگەر ئەفکارە عمومی بۆی مهم وایە ئیستا ئەمەی ئەم مەراتبەی ئەگەیان بە حکوومەتە نۆروێژ و حکوومەتە نۆروێژ موەزەف بوو کەسێک لە نۆرۆژ ئایتوانی بە عنوانە ئیعلام جۆرم بچێت ئەم داستانە مەترەح بکات و بانگیان ئەکرد و کۆنسولگەریە نۆروێژ لێ ئەکۆڵی و ئەگەر ئەمە اتفاقە بکەفتایە ئێمە بەڕاحەتی عەبدوڵڵای موحتەدی و ڕزای کەعبی و مچەیە هجری و تەواوە ئەوانەی کە بەناوە خودکوشی سەیبراهیمە عەلیزادە خودکوشی کوڕ مەردم ئەکوژن و دەربازەون و تێن لەم ئوروپا حەیتەرانەکەن ئەمان گرتن و نەمانە هێشتەمانە بەم ڕاحەتی ئەم جنایەتانە بکەن و دەرچن و قوتار بوون لە داستانەکە پس سوالات کەما في السابق بەرسەرجەی خۆی هەست ئێمە لە مەرگ ئاغای سامانە جرجیس یەک عکسمان واوە دەسەوە لەم جنازە بەر ئەساس ئەم عکسە کامێشی کارشناس ببێنێت ئەم جنازە مەشەیە بەڕەسی بکریایە کە ئەم لەکوێ تەقەی لێکریاگە کوژیاگە خۆی کوشتگە کێ لە پشتە ئەم خودکوشیە هەست کێ تەحریکی کردگە کێشان تازی کردگە کێ کوشتگێسی بۆ کوشتگێسی و بۆ ئەم کەیسە ئەمەنە پیچیدە کریاگە بۆچی ئەمەنە ماسماڵی تیاکرێت هەدەف لەم پەردە پوشیە چییە چەندها نەفەر تیاگیرە نەم ماجەرا ئەم ماجەرام عەقەبەکەی بەکوێ ئەخوات ئەمە داستانێکە کە ئێشەی وازەح بوێت و مشخص بێت ظاهرەن حزب پاک تا ئەم دەقیقە ئەوەی کە فکریە کرد بە شەفافیەت و لە اختیارە ئێمەی دانیاگە و مەسئولیەتە ما بە قێشی ناگرێتەوەدا ئەو ئێژێت کە ئێمە چوین ئەم جنازەمانە تەحویل کرد و هاوردگمانە خاکیکەین تا ئەگرا قبوڵەکەین نامشمان پێداگە پشتگیریمان لێکردگە بمێنێتەوە تا ئەگرا قبوڵەکەین ما بەقی مەسائل ڕیزە زندگیم ئاغا کە ماغا بۆ خاطر کێ خۆی کوشتگە کوژیاگە ئەوە نەکارە ئێمەز نەکارە ئێمە بووگە ئەمەش پێمان وتمان کە ئەوان مەشەیە تەمامە مەسائلانەی بە ئێوە تەحویل باید چون ئەندامە تەشکیلاتە ئێوە بوو ئەوان ێژن کە
ئەو ئەندامێتی ئەوەنە جددی نەبووگە حاڵەتی پشتگیری بووگە بیشتر و ئێمە بە فرە کەسێک ئەو کارە ئەەکەین ئەوە تەمامە ماجرا کەس پس لەگرایشە سێ چوار چت مشخص بێتەوە یەک مشخص بێ ماغا چەپ دەسە یا ڕاست دەسە فعلا هەر بەس هەسەمە عکسە ئەگە چەپ دەست و ڕاست دەست بووگە فیلمە دووربینە مەداربەستەیەمەوا لەکوێ کە مشخص بێ لەکوێ ماشینەکە دانیشتەوە تەقەی لە خۆی کردگە لە سەندەلی شاگرد بووگە لە پشتە فەرمان بووگە لە سەندەلی عەقەب بووگە لەکوێ بووگە ئەگەر لە سەندەلی عەقەب بووگە چۆن دووربینە مەداربەستە گرتگێسی ئەگەر لە سەندەلیە جڵۆ بگەشێ لەبەرە شیشەیە گەورە بووێت و دووربینێ فۆکۆسی کردوێتە سەری دەئەشێم فیلمانە کە ئەدعاکەن پۆلیس هەسیبیان داتە دەرەوە تا مشخص بێ بزانین ئەمە قەتڵە خودکوشیە بعد تازاگە مشخص بوو قەتڵە خودکوشیە ئەشە مشخص بێ بزانین متەلعین چی ئەزانن و کوێ و چه اتفاقی کەوتکە کە ماغا بەرەو ئەگراکێشی ئاگا ئەمە شتانەسە کە خەڵکیشی بزانێت و خەڵکی ئێشێ سەبارەت بەمە مەوزە بگرێت و ئاگادار بێت لای ئێوە خۆش